سڵاوتان لەبێ ئازیزان من ڕێبینم لە پرۆگرامێکی نوێی ساڕێژ لەگەڵ ئێوەی خۆشەویستدا بەردەوام دەبم. ئازیزان لەم بەرنامەیەدا هاتوونێتە نەخۆشخانەی منداڵان لە شاری کەرکووک لە ناو نەخۆشخانەی منداڵان بەشێکی تازایان کردوتەوە بە ناوی سنتەری ئۆتیزم. لێرە ئێستا بە نزیکەی 7 منداڵیان هەیە کە تووشی حاڵەتی ئۆتیزم بوونە. ڕۆژانە لێرە ڕاهێنانەکانیان پێکرێ و پێک ئەم شوێنە پێکاتوە لە چەند ژوورێک کە هەر ژوورێک کۆمەڵێک شتیتیا ئەنجامەدرێ. ئێمە ئەمڕۆ لێرە بین پێتانەڵێن ئەو ژوورانە چۆنە، چۆن مامەڵە لەگەڵ منداڵەکانی ئۆتیزمەکەن، چۆن تەرکیزیان بەرزەکەنەوە، چۆن هەڵسو فێریکردنی فێری ئەوانەکەن هەڵسو کەوتیان لەگەڵ بکەن. پێکەوە لەگەڵمان بن بینەرمان بن هەموو حاڵەتەکانە بینین بزانین چۆنە و چۆن نیە. پێم هەڵاڵە لەم ژوورە چیەکەن بۆ نەخۆشەکە بۆ مناڵەکان چۆن لەگەڵیان چۆڵێنەوە؟ باعتبار دووەم ژووری بەشی ئۆتیزمە خەستەخانەی مناڵان لێرە دوای ئەوەی کە تعدیلی سلوک بۆ مناڵەکەکەین فێریەکەین چۆن دانیشێت و فێری تەواصل بەسەریەکەین دوای ئەوە لێرە شلێر بە خۆشحاڵیەوە کە مامۆستایەکی زۆر بەڕێزە لەگەڵ هەروام هەموو مامۆستاکان لێرە فێری تەرکیزیانەکە. فێری تەرکیزیانەکە تا ئەو مناڵانە تەرکیزیان زیاد بێ بۆی تەرکیزکەنە سەر وشەی مامۆستا ئەگەر بڕاتە ژووری قسەکردن ئەگەر ئەو مناڵە تەرکیزی بێتە خۆی ئەو مناڵانە چیان هەیە ADHD-یان هەیە زائداً تەوەحودەکە. أو ADHD فرط الحركة وتشتت انتباه دان إما تشتت انتباه هكا سشليريكا إما فرط الحركة إخمادي فرط الحركة كان كداير الشيني شون أو هاري أو نارحتي كان أكينا دوام إيش سشلير بلان ليرة ADHD شيكات داي أنا تركيزيان زيادة أو من الله أنا تشتت انتباه يعني بابتي هالسكوتكات شون تيجي قال هالسكوتكات عزيزان لبابتي هالسكوتكات حاڵەتێکی چۆنەڵێن حاڵەتێکمان هەیە کە بە شێوی لە شێوەکان چۆن مامەڵەی لەگەڵاکەن ئەیبینین ئەو حاڵەتە و دواتە درێژە بە بابەتەکانی. ئەم حاڵەتەش ئێمە ئەمڕۆ لە ژووری سلوکیاتین باشە هەڵسوکەوتەکانی. ئەم حاڵەتەی ئەیبینن ئەمە جۆرێکە لە تەمرینێک جۆرێکە لە شێوازێک بۆ ئەوەی بزانێ ڕیاکشنی منداڵەکە ببینن. هەندێکجار لە 45 دقیقە بۆ یەک کاتژمێر بەو شێوەیە بێ بۆی بزانێت کلیلی دۆزینەوەی چۆنێتی مامەڵەکردن لەگەڵ مناڵەکە بدۆزێتەوە. ئەم حاڵەتە ئەوەیە کە چۆن بزانن مناڵەکە کۆنتترۆل بکە و کاریگەری خۆی دەرخا لەسەر مناڵەکە لە ڕێگای بینینەوە بێ، لە ڕێگای پەیوەندیەوە بێ، لە ڕێگای تەرکیزکردنەوە بێ. وەکە بینین ئێستاش بەردەوامە لەگەڵی ئەمە نزیکەی 20 خولەکە بێ کە بەو شێوەیە بەردەوام لەگەڵی بێ بەردەوامە بێ ئەو تانزکی کاتژمێرێک. هەندێک جارەیە حاڵەتەیە مناڵەکانەگەنە حاڵەتی بورانەوە بەڵام هەر بەردەوامە لەگەڵی بۆ ئەوەی ئەو کلیلە بدۆزێتەوە کە چۆن مامەڵەی لەگەڵ بکە. لە خۆناغی دووەم مناڵەکە هەر ریاکشنی نەبوو لەگەڵی نەیتوانی ینی کلیلەکەی نەدۆزێەوە بۆی چۆن مامەڵەی لەگەڵ بکە بەو شێوەیە پاڵێکەوێنێ هەتا بۆی دەرەکەوێت. لە کۆتاییە بۆی دەرکەوت کە کلیلی ماڵماڵەکردن لەگەڵ مناڵەکە چۆنە مناڵەکە بێدەنگ بوو بە شێوە لە شێوازەکان ینی چۆنەڵێت دۆزیەوە کە چۆن مامەڵە لەگەڵ مناڵەکە بکە.
ئەوە بینیمان ئەو حاڵەتە بوو کە باسمان کرد بە شێوازێک کە مناڵەکە گرن پول لەگەڵ بن طيبة تعديل سلوخوي إدارية بخش حالي وزور سباس يقين ما مساكي زور برزة يعني خوي بشي علومي طاو بلان بخش حالي وخوي علوم بيئة بلان ليرة لبناكي إما دانيشيت براسي خوي هاوري ما بينيك أو أشتا إنسانيتها يعني مروفاتية أو بيش يعني تبرعي كي كركة هاد لقوم إيشاكات إداري ورقردو زائدا سلوكيات من الله كان يشغل مع الدواء پێم لە لێرە لە بەشی تەرکیز هەندێک خەتوشتە بینم کردوتانە ئەمانە بۆچی بەکاردێن؟ ئەو خەتانە بۆی مناڵەکە تەرکیزی زیاد بێ تەرکیزی زیاد بێ بۆی یعنی ئەو مناڵەیمە ئامادەکەین بۆی بچێتە قوتابخانە ئەو مناڵە تەشێتە انتباهی هەیە بە هیچ شێوەیەدا نانیشێت سێر ناوچاو ناکات دەسەبا بۆ ئەوە بۆ ئەوە بۆ ئەوە ئەها خۆمان ئەڵێن مناڵێکە کات هیچ بە هیچ شێوەیە گوێ لێ ناگرێ بە ئێمە فێری ئەەکەین ئەو مناڵە دانیشێت گوێ لێ بگرێت سێر چاوت کە تركيزي زيادة. زور باشا، لقد ديوارك شان شريكم بيني وداتنا وانا بوتشي بوي تقوية عضلات يعني بكا مقصي ورقة طبعا نبي ورق مقصي البكابين اللي بلوم معنا توزي زور نظن معاملة بكا فمقصي ورقة بخش حالي الشليري هنا او انا ام بي ابري تركيز يعني زيادة كا يعني او شريتانا كابرن لاخوار وبوبان تركيزي ميشكي يعني زيادة كا ميشكي من الله كا شيء بيها زور باشا، لقلتان بردوام بين اسين جوري كتير لەوێش پێم وایە ئەو کۆتا ژوورە بێ کە پێمانەڵێن چۆن لەوێش تەعامل لەگەڵ مناڵەکانەکە. یەکێ لە کێشەکانی مناڵی ئۆتیزم ئەوەیە کە هەستەکانیان تێکەچێت زۆر باش هەست بە شتەکان ناکەن لەم ژوورەین ئەمڕۆ باسی ئەم جۆرە وەرزشە هەیە بۆی مناڵەکە هەستی بەخۆ بێ بۆ نمونە لێرە بەرد هەیە مناڵەکە پێی لێ سەردانە و بەسەری ئاڕوا و هەڵاڵە لێ پرسێ ئەڵێ ئەمە چییە ئەڵێ بەردە بۆ نمونە ئەمەیان وەک مادەیەکی زبرە باشە هەستی پێکا کە پێی لە سەردانە ئەڵێ زبرە ئەمەیان سەوزە دەی یاڵە با بکەین بزانین ئێستا ئەوە چییە؟ بەر چییە؟ بازنەی دار چیەوە؟ دار ئەوە چێ دارین؟ فریز ئەوە چیە؟ چایەر ئەوە چییە؟ ئەوە چییە؟ ئەوە چێ دارین؟ دار بە شێوەی چوارگۆشە بڕۆ سەرەوە فەرش لە ڕێگای هەستەکانیەوە بە پێی ڕێک هەستی پێکا بەو شێوەیە ئەمە ڕێگایەکی زۆر باشە لێرە ئەیگرنە بەر بۆ دیاریکردنی ئەوەی کە هەستەکانی بەخۆت بێ هەر یەک لەمانە شتێکی تایبەتە ئەوە سووفە ئەویان فەرشە ئەوەشیان ئیسفەنجە بەو شێوەیە نەسەری دووبارە لەگەڵ پەرستار هەڵاڵەیە پێمانەڵێ کە لێرە چی بۆ مناڵەکانەکەن پێم بڵێ ئەم ژووری ینی فێری قسەیانەکەن و بۆ پێمش بڵێ بۆچی ینی مناڵەکان لێرە توانای قسەکردنیان ینی هۆکارەکانی چی؟ کاکە هۆکاری قسەکردنی مناڵەکە خۆی زۆربەی کێشەکانمان لە 3 ساڵانەوە دەست پێکان 3 ساڵ بەسەرەوە یعنی لەبەرەوە ئەو کاتە مەرحەلەیەکە کە تر دایک و باوکەکە ئەسوەرەگرن هەنێک خێزان هەیە لێ ناو مناڵەکە تۆزێکی ماوە فێر قسە بێ و ئەوانە و ئەها ئەمە خزمەکەی ئەوە تاخیر قسەی کردو ئەم شتانە بەڵام بە نسبەتی ئۆتیزم و ئێمانە ئاخر ژوورە گرنگ نییە لەمان مناڵەکە قسە بکات وەکو ئەوەی کە گرنگە لامان سلوکیان باشەوە بێ یعنی ئیجتیماعیان پەیوەندی کۆمەڵایەتەکانی یعنی بتوانێت بزانێ خۆی چییە پێناسەی خۆی بزانێ خۆی ڕەگەزەکەی چییە دایکی باوکی ئێوە لێرە چی بۆکەن چۆن فێر قسەکەن لەم ژوورە کورسات هەیە کورساتە یعنی لە حرفی لە پیتی احتمال مانگێک یان 2 مانگ یا 3 مانگ حسب حاڵەتی مناڵەکە بمێنێتەوە یعنی ئا و ئی
ئێمە لەگەڵ ئەوانەیە لەگەڵ ئەو بڵین ئەو پیتانەیە دەنگ بەکاردێنین چی شتێک نزیکە بۆ مناڵەوە مەسەلەن دەنگی ئاژەڵ باشە دەنگی ئاژەڵ وەکو یعنی هەموو ئاژەڵێک کە دەنگی هەبێ لەگەڵ حرفەکانە دەمجی ئەەکەین دووەم شت مەسەلەن زۆر حرفمان هەیە قورسە لەسەر زمانی مناڵەکان حرفی دوو د و ئڕ بە دەنگی ماتۆر بەڵێ ئیتر یعنی چۆن پێ بڵێم ئێرە ئەبینێتە سەیەم ژوورمانە یعنی آخر مرحلەی ئیشی ئۆتیزمە لێرە دەرەکەوێت لێرە بە شێوەیەکی باش مناڵەکان فێرە بن یعنی زۆر باش شێوەیەکی زۆر باش یعنی لێرەوە تر ئامادەکرێ بۆ قوتابخانە یان بۆ هینەچێت باخچە ئەڕوات ئیتر لێرە و ئەبێ دەرچی ئەم مناڵە ڕۆژانە چەند سەعات لێرە لەگەڵیانە بن؟ ڕۆژانە لێرە هەموو ڕۆژێکە طبعاً هەموو ڕۆژێکە و ڕۆژی سەعات و نیوێ زیاترە بێ ئەو مناڵە لە ژوورەوە بێ مناڵ بە مناڵ لەگەڵیان فێرێکن چ حرفێک مناڵمان هەیە لەبەر خۆتەزانی ئۆتیزم هەمویان داناشەوە کە قوتابخانە هەمویان وەرگری مناڵ هەیە بێ تاک وەریانگری چونکە ڕاستە ئێمە ینی ئەواتە سەر تعدیل و دوای تەرکیز بەڵام هەر ئەمینێتەوە مناڵی ئۆتیزم دەستخۆش سپاس طبعا جێگای دەستخۆشیە بەڕاستی کە لە شاری کەرکووک سنتەرێکی لەم شێوەیە لە ناو نەخۆشخانەی منداڵان کراوەتەوە ئێمە بۆ قسەکردنی زیاتر لە بڕگەیەکی ترە ئاچینە لای پزیشکێکی پسپۆری نەخۆشیەکانی مناڵ و زیاتر قسە لەسەر نەخۆشی ئۆتیزمەکە. دووبارە سڵاوتان لەبێ ئازیزان لە تەوەرێکی تری بەرنامەکەماندا ئەمڕۆ هاتوونەتە کلینیکی پزیشکی دکتۆرە دیمان کە پزیشکی پسپۆڕی منداڵانە لەم تەوەرەیاندا چەند پرسێکی گرنگ سەبارەت بە منداڵ باسەکەین باسی نەخۆشی ئۆتیزمەکەین هۆکارەکانی نەخۆشی ئۆتیزم چییە هەروەها چۆن مامەڵە لەگەڵ نەخۆشێکی ئۆتیزم بکەین هەروەها چەند پرسێکی گرنگتر سەبارەت بە کەشەی منداڵ ڤایتامین دی هەر یەک لەماناکەینە پرسیار و ئاراستەی دکتۆرەیەکەین سڵاو دکتۆرە سپاس بۆ تۆ باشی سپاس بۆ تۆش دکتۆرە چۆنی دکتۆرە لەگەڵ مناڵەکان چۆنی هەمیشە مناڵەکان جۆرێکن وەک گەورەکان نین نازانن بڵێن ئەوێمان دێشێ یاخود ئەوێمان دێشێ بەس مناڵش گوناحە ینی زمانی نییە خۆی قسە بکە بڵێ شوێنەکەم ژانەکە فەبێ دکتۆر مناڵ زۆر حسی بە قووەت بێ حتى بزانێ ئەو مناڵە ینی کە فەرسێکە تێبگەلێ زۆر باشە دکتۆرە ئێستا نەخۆشیێکی باو بەڕاستی دروست بووە بەداخەوە ئەوش بابەتی ئۆتیزمە ئێمە راپۆرتێکمان کرد سەبارەت بە ئۆتیزم کە بەشێکی زۆر مناڵەکانمان بینی کە چۆنەڵێت جۆڵەکردنیان تعاملکردن لەگەڵیان زۆر قورس بوو ئەگە سەرەتا بپرسین نەخۆشی ئۆتیزم چییە هەروەها هۆکارەکانی دروستبوونی نەخۆشیەکە چییە نەخۆشی ئۆتیزم خۆی نەخۆشی سلوکیە یعنی نەخۆشی ئەگەر زۆر هەیە مەتا ئەڵێن ئەشی ئەمان گرت بۆ مناڵەکەمان یان تەختیتمان کرد هیچ دەرنەچوو مێشک و دەماری عیبی نییە بەس لە قسەکردنی یان لە طریقەی تەعاملی ئەوە کێشەیەک هەیە ئۆتیزم ئێستا زۆر بووە جاران پێش 5 ساڵ لە هەموو 500 مناڵێک یەک مناڵ تەشخیص ئۆتیزمەکرا ئێستا لە 80 مناڵێک توش ئۆتیزمە بێ ئەوەش هۆکاری زۆرە تێکەڵبوون کەم بووە عدد مناڵەکان لە ماڵێک کەمە یعنی هەر عائلەیەک ئێستا مناڵی یان دوانی هەیە وەخت کۆرۆنا عالەم زۆر تێکەڵ نابوو مۆبایل و تلڤیزیۆن کە مناڵ سەیریەکە اینجا قسە ناکە تێکەڵ مناڵی تر نابێ طبعا ئەوەش هەیە عوامل وراسی هەیە تەسیرەکە ئەگەر دایک توش نەخۆشی بێ لە کاتی حەمل ئەوش تەسیرەکاتەوە دەستخۆش دکتۆرە ئەگەر باسی نیشانەکانی نەخۆشی ئۆتیزم بکەین ڕێک نیشانەکانی نەخۆشی ئۆتیزم لە مناڵێکە چۆن دەرەکەوێت و لە چ تەمەنێکە ڕێک دەرەکەوێت ئۆتیزم ناتوانانی بڵێ 1 2 3 ئەوە ئللا لە ئۆتیزمە بێ یعنی بەعزە شت هەیە لە نەخۆشی ترشە بێ یان مناڵک ئەوەی کە ئۆتیزمی هەیە درەنگ قساکە یان قسا ناکە بەس هەموو مناڵێک کە قسەی نەکرد شەرت نییە ئەوە ئۆتیزم بێ مناڵی ئۆتیزم تێکەڵ مناڵی تر نابێ حەزەکە هەر تەنیا بێ حەزی لە خواردنەکە بێ 1 2 نوعی خواردن هەر ئەوانە ئەخوا دەسی نەو ئەجوولەیەک ئەکا دەسی ئەوها ئەجوڵێنی یان زۆر سێپانکاکە یان ئەیبینی مەتەنن کە قسەی لەگەڵەکەی سیر چاوت ناکە ئەنتیباهی کەمە بێ تەرکیزی کەمە
بس هر وتم يعني أو شرط نية إلا أوتيزم. أي تمن دكتور بالضبط لش تمنك بلين؟ خوي أوتيزم لبدايته ديارة بس زياتر إما لدواي صالة يلا زياتر أم كيشانة ديارة كبير. يعني دكتورة استابونا دايكو باوكي كاتا سيري برنامج إما كان من على كان تمني يك صالة. أو نشاني كباست كرد كلام من على كي هبو مرجع يكسر راسه خو بينن بولاي بزيشك. طبعا يعني أول شرط نية أوتيزم بس إما كفحص يكن وأزانن أو من على أوتيزمي هي درجة كنا أوتيزم شيء درجة هي 5 درجة. 5 درجة. 5 درجة. بما عملي دكتورة يعني أو درجانا شونا. يعني أوتيزم إما كبدايتي هي أما في ألاين سبيكت طيف توحد أو كبدايته علاجي آسان ترى علاج به. باش. دواي كبو درجة دو كن زيادة كر درجة كان علاجي قرص تربية واحتمال لي نروى توسطاست بعلاجش. فكان زوتر بيني كان زوتر تشخيصي بكن وشار سري بكن علاجي باشترا. كواتا دكتورة قال مرحلة لقناغية كم ب شار سركري. شار سركري سطاست أو منالة توانن بعلاجيان بتدريب شاكي كمان. أي قناغي دوام يعني زحمة. قناغي دوام قرص تربي أبي علاجي بقوة تريب ديتي بس كورويش سي شوار بينج أو زحمة تري يعني كما كاتوا بس نارو عليه سطاست. باشا دكتور استبين سر جوري شار سركا. دايكو باوكي منالكي أوتيزميان لمالا وهي شون معاملة لقلب كان. يكم شت موبايل وتلفزيون نابي هيج سيريبكا يعني أو دايكو باوكا كان منالكي توش أوتيزم هات ويان شكلي كان أوتيزمي هي خويا نش نابي سيريبكا برامبر منالكا دوام شت محاولة كان أو منالتي كم منالي تربية بيبنا روزة بيبنا مثلا أجر خزم كاريان مناليان زور بيبن لاي أوانا چوارم شت خواردنی صحیان بدنه مثلا خواردن مالا و خواردن درونیدن و شیرینی و امشتانا وطبعا يعني بيننا لاي دكتور حتى مثلا اجر بيوستي بدرمانه بيوستي بالسنتره دكتوره كاتر قرار ده زور باشا دكتور بابتي كتير باسا كين بابتي قشه دو جور قشه مانه ما قشه فيزيكي مانه و قشه جستهي مانه لمناله اما لمالا و چون بزانين قشه مناله كمان دوا كوتوا اگر بپی تمانه کشی به. اما كمنال لدایک به. ابی وزنی بینی 2 نیو حتی 3 نیو به. منال کلدایک به 2 کیلو نیو تا 3 کیلو نیو طبیعی. او طبیعیه. باشه. دوایی کم 3 مانگ همو مانگ منال که کیلویک ابی زیاد کاتو. باشه. دوام 3 مانگ يعني ل3 مانگ حتى 6 مانگ مانگانه نیو کیلو زیاد کن. نیو کیلو. یکم 3 مانگ 1 کیلو، دوام 3 مانگ نیو کیلو. نیو کیلو. باشه. ل6 مانگ و با ساله 200 غرام إلى 300 غرام مانغانا زياد كأوش طبيعية. باشه. أقل تصالة وزني تقريبا ببيت 2 كيلو. أو هاي يعني أو حموي لي كم روجو متابعة أبي بكريتو وهربيني من أو منالا قشي كما أبي كم روجو بيبن بو دكتور حتى شار سريبك كان بميني تو خراب تربي. دكتور أي باس إما باسي كيش ماجر أي بالاي بالاي منال استا زور بو يعني كرتبالا زور بو لها مو عالم نقبس العراق اوش هوكاري زورا لبر خواردنا لبر طفرات جيني بوا لبر او نخوش يعني تأثيري كردوا اگر دايكو باو بينيان مناليان حسيان كرت بالاي يعني برديان بو لقاح يعني بو مكتبوت يعني منالتان بالاي كرته فيكسر مراجعي بيب كان حتى أجر باوكو دايك استا خويا كورتن استا علاج هي بو منالك يعني أتوانا منالك زو علاج كاين وقت دايك باوكي لينية. باشا دكتورة استا درزية كيلا نخوشخانة دري كلا من دالكان دري. هرموني قشة. بالله أو درزية شيء وشون ليه بدري باشا. أو بو همو منال نايدرين يعني إلا أجر أو منال خوي كورتبالا يعني. باشا. كورتبالا كي سببي هرمون قشة كرديني كما يلا أو درزي ليدا استفادة ليدا. زور باشا دكتورة. بابتي كتير مهنة قشة عقلية. إما شون بزانين من دالكان من لقشة عقلي دوا كوتونا. منالكا لي كم روجا وإما كدكتور فحصي كان فحص دماري كان وفحص قوتي كان أزانم. بس لما لوا باوكو دايك أتوانا لدومانجي دەست پێ بکەن مناڵەکە ئەبێ سیر چاو دایکی بکاتەوە کە قساکە لەگەڵی کە شیرێدا تێ سەیری بکە تەرکیزی هەبێ بۆ دایکی بەڵێ لە 4 مانگی مناڵ ئەبێ دانشێ یان لە باوش دایکی یان لە شوێنێک داینی
بتواني دانشی سەر خۆی ڕاگرێ لە 6 مانگ مناڵ ئەتوانی خۆی قەڵب بکە ئەو لا بکاتەوە لە 9 مانگی گانگورە بکاتەوە هەروە لە 9 مانگی مناڵ بتوانێت خۆی دانیشی تەنیا خۆی بە هیچ لە 10 مانگی شتەگرێ و ئەوەستێ لە ساڵێ ئەتوانی بڕواتەوە پێگرێ هەروە یعنی ئەم شتانە ئەبێ خۆیان دایک و باوک متابعە بکەن کەواتە دکتۆرە ئەتوانین بڵین هەر یەک لەو قۆناغانە خەلەلێک هەبوو پێویستە دایک و باوک یەکسەر مناڵەکە بیبن بۆ دکتۆر حتا بزانن بۆ کاری چیە و چارەسەری باشە دکتۆرە ئێستا مناڵێک بۆنە لە تەمەنی 6 مانگی یاخود 1 ساڵیشە وەزن و کێش و باڵای کەمە ئەو خواردنانە چین کە دایک و باوکێک بیدەنە مناڵەکەیان بۆ ئەوەی گەشەی باشتر بێت ئێستا لە علمی تازە ئەڵێ لە مناڵ 4 مانگی قەپات کرد چوونەوە 5 دایک دەست پێ بکە خواردنی بداتێ بەشت بەسیت دەست پێکە شتەکان چیە دکتۆراگە محاولە بکەن شت دەرەوە مەیدەنێ مەتەن دەست پێ مەکەن بە پسکت و کێک و ئەو شتانە نا محاولە بکە خۆی لە ماڵ دروستکە لە شت مەثەلەن گێزەرە کولەگەیە ئەم شتانەوە لە ماڵ هەیە یەواش بیداتێ هێلکە زۆر باشە بۆ مناڵ بۆ گەشەی وەزن و باڵای و مێشکی هێلکە دکتۆرە لە بە کوڵاوی یاخود بە برژاوی بدرێت بەس زەبت لە دوای 4 مانگی لە 6 مانگی دەست پێکە یەکەم جار زەردینەکە داتێ یەکەم جار زەردینەکە داتێ 3 ڕۆژ ئەگەر بینی حەساسی نییە دوای سپێکە داتێ ئەتوانی ڕۆژانە هێلکەیەک بیداتە ئەو مناڵە زۆر دایک هەیە ئەڵێ مناڵەکەمان حەزی لە هێلکە نییە ئەتوانی تێکەڵی بکە لەگەڵ شتێتر مەثەلەن مناڵ حەزی لە چی سەوزەواتە لە چی میوەیە لەگەڵ ئەوە تێکەڵی کا و بیداتێ دکتۆرە هەندێک جۆر خواردن هەیە کە زۆر باوە بۆ نمونە خورما لە چەند مانگی بدرێتە مناڵ خورما ئەتوانن لە 5 مانگی دەست پێ بکەن بیدەن پێ ئەی بە سێو بۆ نمونە ئەینەن ئەوانە هەمووی ئەتوانی لە 5 مانگی هەمووی لە 5 مانگی ئەتوانی گۆشت و مریشک و ماسی لە 6 مانگی ئەتوانی دەست پێ بکەی بیدەیتێ هێلکە عینە لە 6 مانگی ئەتوانی بیدەیتێ یعنی مناڵ حتا بگاتە ساڵێ دایکەکەم حاولە بکە هەموو نەو خواردنەکان بیداتێ ئەی دکتۆرە بابەتی ئاو زۆرجە دایکان ئەڵێن مناڵەکەمان شیری دایکێخوا ئاوی بدەینێ ئەتا 6 مانگی ئاوی بدەینێ مناڵ ئەگەر شیر دایکە خوایان شیر قوتی بخواتەوە 180 شیرەکە ئاوە باشە پێویستی بە ئاو نابێ ئەگەر ئاوشی بدەنێ وەزنی کەمەکاتەوە حتا کەی دەست پێ کرد بە خواردن ئاوەکەش دەست پێ کەواتە ئەتوانین بڵێن تا 5 مانگی پێویست 5 مانگی کە دەست پێ کرد بە خواردن ئاوەکەش دەست پێ زیانەکانی ئاو خواردن بۆ مناڵ چییە زۆرجە باسەکەن بەس کێشی کەمەکە کە بیدایەت کە یەکەم 6 مانگە دەیتی بەڵێ کێشی کەمەکە بەعزێنەوە ئاخێ هەیە وەک سۆدیۆم و ئەوانەی هەمووی تێکەچێ لە ناو جسم مناڵەکە و تەسیر کلیەیەەکە تەسیر باشە زۆر باشە دکتۆرە بابەتێکی تر هەیە دەرزی ڤیتامین دی ڤیتامین دی ئێستا بۆتە باو مناڵێک لە دایکە بێت تەمەنی هەفتەیە کاچێتە لای پزیشکێکی پسپۆر قەترەیەکی ڤیتامین دی بۆ نووسێ بۆچی پێشتر شتیوانە بوو ئێستا ئەوها باوە هەرکە مناڵێکە بێ و ڤیتامین دیەکێ دەنێ خۆی لای ئێمە نییە بەس خۆی لە هەموو عالەمەوە تقریبن ئەوە 10 ساڵە زۆر بەحسیان کردبینیان زۆر مناڵ کێشەی ڤیتامین دی هەیە لەبەرەوە دایکەکان ئەسڵن خۆیان کێشەی ڤیتامین دی هەیە وەک جاران نییە عالەم زۆر ناچێتە دەرەوە زۆر خۆر نابینێ زۆر بەمان حیجابەکەن ئەوەش تەسیری خۆڕەکە کەمەکا بۆمان مناڵ جاران نییە دەرچێتەوە دەرەوە و یاری بکە و خۆری لێ بدە خواردن ئێستا یعنی مناڵ ئێستا زیاتر خواردن دەرەوە خواردن طبیعی کەمە خواتەوە فهەمووی ئەو کێشەیە کرد کە ڤیتامین دی کەم کاتەوە لێ باشە دکتۆر پرسیارەکە بۆکەین بۆچی ڤیتامین دی گرینگە لە سەرەتایە بدرێتە مناڵ لەبەرەوە ڤیتامین دی زۆر گرنگە بۆ گەشەی مێشکی گەشەی ئیسقانی بۆ باڵای بۆ وەزنی بۆ خەو مناڵەکە بۆ مستەقبل کە چوو بۆ مەکتەب بۆ مێشکی بۆ تەرکیزی بەلە یەکەم ڕۆژەوە دەست پێکەن ئەیدەنێ ئەو خواردنانەوە ڤیتامین دی تایە ئەوش محاولە بکە دایکەکە زیاتر مناڵەکە بخواتەوە حتا استفادەی لێ بکە دەستخۆش دکتۆرە بێگومان دکتۆرە بەدەر لە ئەم بەرنامەیە خۆشی بەدەر لەوەی کە ڕۆژانە نەخۆشەکانە بینێ لە ئەکاونتەکانی خۆی و بەردەوام ڕێنمایی پزیشکی بڵاوەکاتەوە دکتۆرە ڤیددیۆیەکی تۆم بینی زۆر سەرنجڕاکێش و باسی
ئەم ئاوە دەکرد باشە باسی ئەوە دەکرد کە نابێ ئەم ئاوە بدرێتە مناڵ و زیانی هەیە بۆچی ئاوی مقاتەر زیانی هەیە بۆ منداڵەکان ئێستا کە بەحسیان کرد بینیان ئەو ئاوە کە ئەچێتە ناو ئەو مەکینۆشتە زۆر شت هەیە ڤیتامین و خێ و هەمووی کەمەکاتەوە بەتوو بەردەوام ئەو مناڵە ئەم ئاوە بخواتەوە ڕۆژانە ئەی بینین ئێستا زۆر مناڵ کێشەی کالیسیۆم کەمەکە لە جسمی ڤیتامین دی کەمی کردووە یان مشکلێ ئێسقانی هەیە مناڵ هەیە ئەڵێ پشتم ژانەکە دەسم ژانەکە هەمووی کێشەکەی لەبەر ئەم ئاوەیە ئەگەر ئاو بووری پاکە لە ماڵەکان ئەتوانی دایکەکە بکلێنێ بۆ 4-5 دقەیەک ئەو ئاوە بیداتە بۆ مناڵەکەی باشترە ئەو ئاوە بکوڵێن لەو ئاوە باشترە باشترە زۆر زۆر باشترە زۆر باشە دکتۆرە هەر سەبارەت بەو بابەتە بابەتێکی ترت باس کرده بوو باسی هێلکەی بێڵدە سومان هێلکەی بە کوردی پێوتێت سوێسکە ئەم بابەتە زۆر باسەکرێت کە هێلکەی سوێسکە هێلکەیەکی بچووکە ئەو تێکە بۆ قسەکردنی منداڵ باشە ئەمە بابەتێکی زانستی تایە؟ نا لەبەرەوە ئەمە ئەماڵێن ئەمە قسەی جارانە هەموو مناڵێک لە قسەکردن دواکەوێ یان شتێ ئەڵێن ئەو هێلکەی بیدەنێ باشە بەس کە بەحسیان کردبینیان ئەو هێلکەیە فەرقی نییە لەگەڵ هێلکەیە تیاری هێلکەی مشک تقریبا هەمووی 4 غرام ئۆمیگای 3 زیادترە بەس ئێمە ئەگەر مناڵ لە قسەکردن دوا بکەوێ ئێمە ئەبێ ڕۆژانە 400 یان 500 وحدەی ئۆمیگای 3 بدەوێ ئەم هێلکەیە تەنها هەفتە وحدەی تایە زۆر کەمە و هیچ مناڵەکە فەرقی پێ ناکات دەستخۆش دکتۆرە بابینە سەر بابەتی قسەکردن لە مناڵە مناڵ کەی دەست بە قسەکردنەکە و چ کاتێک بگاتە چ تەمەنێک کە هیچ قسە نەکە بە شێوەیەکی ینی بە نایاساییدانرێ و پێویستە سەردانی پزیشک بکە مناڵ لە 6 مانگیوە دەست پێکە دەنگ دەرەکە یان کە دایک قساکە لەگەڵی مناڵەکە دەنگەکە دەرەکاتەوە مناڵ ئەگاتە ساڵێ باباڵێ ماماڵێ وشەکە بە تەواوەتی ئەڵێ بە تەواوەتی ئەبێ بڵێتە باشە مناڵ گەیشتە حتا لە ساڵێ بۆ 2 ساڵ ئەبێ زۆر وشەکان فێر بێ وەک ئاوە شتە بەسیتەکانی ینی وەرە بڕۆ ئەوانە تێبگە و بڵێتن بە تەواوی یعنی لە ساڵێ بۆ 2 ساڵ مناڵ ئەبێ دا بۆ 20 وشە بڵێتن لە 2 ساڵێ مناڵەکە ئەبێ 2 وشە ڕەبت کاتەوە یعنی بڵێ دایە برسیمە باوە هات ئەمە لە 2 ساڵی دەبێ وشەکان ڕەبتکە بەیەکەوە دووشە لە 3 ساڵی مناڵەکە ئەبێ 150 لە قسەکەی تێبگەی باشە لە 4 ساڵی ئەبێت لە 175 لە قسەکانی تێبگەی لە 5 ساڵی ئەبێت 100 تێبگەی کە ئەڵێم تێبگەی نە دایک و باوک هەر تێگەن لە مناڵەکەی مەبەستت بێگانەکان کە یەکێک ببینی تێبگە لە قسەکانی دکتۆرە دایکێک کاتێک کە شیرەداتە مناڵەکەی ئەو دایکە چی بخوا لە ڕووی خواردن و تەواوکەرە خۆراکیەکانشەوە بۆ ئەوەی مناڵەکەی باشترین سوود لە شیرەکە ببینن زۆر زۆرورە لەبەرەوە ئەو دایکە چی بخوا ئەو خواردنە ئەڕواتەوە بۆ مناڵەکەش باش ئەبێ شت طبیعی بخوا گۆشت بخوا میوە بخوا سەوزە بخوا نابێ بیپسی بخوا چای بخوا ئەم شتەی دەرەوە بەهاراتی تیابێ یان شت ئەمانە نابێ بخواتەوە حتى زەرری نەبێ بۆ مناڵەکە بابەتی ڤایتامینەکان پێویستە دایکەکە بیخوا دایکەکە ئەبێ چۆن لە وەختی کە حمل چیە خوارد ئێستش ئەبێ بخواتەوە ڤیتامین دی و ئاسن ئەبێ بخواتەوە لەبەرەوە ئەو دایکە خۆی ڤیتامین دی کەمە یان ئاسنی کەمە کە شیرەدا مناڵەکەش توش خێری کەمەکاتەوە یان ڤیتامین دی کەمەکاتەوە ئەبێ بخواتەوە بەردەوام کەواتە بە شێوەیەکی حەب وەریگرێ مەبەستەوە زۆر باش دکتۆرە بابەتی قەڵەوی لە مناڵە ئێمە بەردەوام باسی ئەوکەین کە مناڵەکان کێشیان کەمە بەڵام ئێستا زۆر مناڵە بینین کە قەڵەوشن ئەمانە چۆنن ئەگە باسی بکەیت چارەسەرەکەیان چییە و چ کاتێک سەردانی پزیشک بکەن قەڵەوی مناڵستە زۆر کێشەیەک گەورە بووە زۆر نەخۆشم بۆ دێتەوە لەبەرەوە ئێستا مناڵستا عینە خواردن دەرەوە زۆرە خۆن شت خراپ زۆرە خۆن شت طبیعی کەمە خۆنەوە لەبەر خەوش تەئسیری هەیە ئەو دایکانە کە بینین مناڵیان قەڵەوە ئێمە چارتمان هەیە لەسەر چارتەکەدا ئەنن و جیهازمان هەیە ئەزانن ئەو مناڵە نسبەی قەڵەویەکەی چەنە و چی زیادە لە جسمی یان پرۆتینی یان چێوەی
ئەبێ لەسەر ئەوە پێیان بڵێن چی خواردنێک بخوا چی نەخواتەوە بەعزە جارش ئەگەر قەڵەوەیەکەی زۆر بوو ئەترسن بۆ چەند ساڵێک تر کێشەی زەخت و شەکرە و نەخۆشی دڵ توش بێ عیلاجێ دەدەن. دکتۆرە ئێستا مناڵێک هەیە بە چاو دیارە کە قەڵەوە باشە چۆن حسابێکین بۆ نمونە لە 2 ساڵی وەزنی چەندێک بێ بە قەڵەو دانرێ لە 3 ساڵی بۆ نمونە مناڵێن پێت کاکرێبین ئێمە چارتمان هەیە یعنی ئەو مناڵە کە دێتەوە ئێمە حیساب وەزنیەکەن باڵایەکەن لەسەر جیهازدا ئەنێن جیهازەکە حیسابەکە چەند لە جسمی چەوریە چەند لە جسمی پرۆتینە اینجا ئەمە هەمووی نسبەیەکەن و ئەزانن ئەو مناڵە قەڵەوە یاننا. زۆر باش. دکتۆرە پرسیارێکی تر هەیە باو ئەوەش پرسیاری خەڵکە بابەتی بەکارهێنانی شاشە و مۆبایلی زۆر کاریگەری و لێکەوتە خراپەکانی لەسەر مناڵ چییە؟ ئەوە حتا ساڵ و نیوەک مناڵێک تەمەنی ببێتە ساڵ و نیوەک نابێ هیچ سیر مۆبایل و تلڤیزیۆن بکاتەوە. دوای ساڵ و نیوەک بۆی هەیە ڕۆژانە نیو سەعات سەیری بکە حتا 5 ساڵ لە 5 ساڵ اینجا زیادەکە بۆ 1 سەعات هەتا 5 ساڵ بۆ هەیە ڕۆژانە نیو سەعات بەس. ئەوانە کە زۆر نەخۆش بۆمان دێ تەمەنی چەند مانگەکە و دایکی دایناوە پێش تلڤیزیۆن یان پێش مۆبایل ئەمە تەئسیرەکە بۆ کێشەی بۆکە لە مێشکی وەزنی لەبەرەوە ئەو مناڵە زۆر سیر تلڤیزیۆنی باڵای تلڤیزیۆن و مۆبایل بکاتەوە ئیشتیهای نامێنی بۆ خواردن تەئسیر باڵایەکە لەبەرەوە تەئسیر چاویە کاتەوە ئەبینی لە قسەکردن دواکەوێتەوە لە تەرکیز بۆ مستەقبەل بۆ خوێندن هەمووی کێشەیە بۆی. دکتۆرە بابەتی خەو لە مناڵە بۆچی هەمیشە ئێوە باسی ئەوەکەن پێویستە مناڵەکان زوو بخەون؟ لەبەرەوە هۆرمۆنی گەشە بەس شەوان دەرەچێ لە مێشک ئەگەر ئەوەش وەختی هەیە لە سەعات 2 حتا سەعات 3 ئەو وەختە ئەگەر مناڵ خەوتووە ژوورەکە تاریکە دەنگ نییە ئەو هۆرمۆنە زیاتر دەرەچێت. ئەگەر مناڵەکە نەخەوتووە یان ژوورەکە ڕووناکە ئەو هۆرمۆنە کەم دەرەچێت اینجا بۆ مستەقبەل کێشەیە بێ بۆ مێشکی بۆ باڵای. تاوا دکتۆرە دەستخۆش. سپاس دکتۆرە سپاس بۆ ڕێنمایەکانت سپاس بۆ ئامۆژگارەکان دەستخۆش سپاس بۆ تۆ. بەڵێ عزیزان سپاس بۆ ئێوەش کە تاکو ئێستا بینەرمان بوون ئەڵقەی ئەم جارەی ساڕێژ کۆتایی هات تا ئەڵقەیەکی تر بەخواتان ئەسپێرن خواتان لەگەڵ.